سعيد پیران شيخ سعيد كوري شيخ محمود كلدارا لگوندی پیران لسالی 1868 زاینی لدایک بووە. ئەزوو هەستی لە تەواتی و نیشتیمانپەروەری لە دڵی داچەکەرەی کردووە لە ئەنجامی جەنگی جیهانی یەکەم و بێبەشکردنی کورد لە ماف و خاکەکەی چەندین ڕاپەڕین و شەڕشی چەکدار لە کوردستان سەریان هەڵداوە یەکێک لەو شۆڕشانە بە بەڕابەرایەتی شێخ سەعیدی پیران بوو لە باکووری کوردستان. لەناوبەری ساڵی 1925 سەرکردەی کوردەکان بە ڕابەرایەتی شێخ سەعیدی پیران بڕیاریاندا کە دەست بە شۆڕشێک بکەن. سوپای دەوڵەتی تورکیا هێرشی کردە سەریان تێکشکان. شێخ سەعیدی پیران و دکتۆر فوئاد و هاوڕێکانیان بەدیل گیران و لە ساڵی 1925 لە دیاربەکر لە سێدارە دران.